واقعەتەکەی وێ بێ ئەگەر ئەم لێکدانەوەیەکمان بێ لەسەر ئەم پەیوەندی بەرزانی لەگەڵ ئەمریکا بە تایبەتی چوونی مەسوود بەرزانی بۆ ئەمریکا و لەما کاتە واژۆکردنی ئەو گرێبەستانی کە دەربارەی نوت و هەتا بەعزە پرۆژی بازرگانی تریش کە ممکنە ئیدامی بێ ئەتوانین بیگەڕینەوە بۆ ئەو ئاڵوگۆڕانی کە لە ڕۆژهاتی ناوەڕاست هەڕوویەوە مەبەست لە ئاڵگۆڕانی لە ڕۆژهاتی ناوەڕاستە هاتوۆتە پێشەوە چین یەکێکە لەوەی گەرگیان ئەوەیە کە ئەمریکا دوای پاشەکشەیەکی زۆر لە استراتیژیەکەی کە چەند دوودێ زیاتر لە ناوچەکەیە بووی بەڵام کەشمکێشی لەگەڵ وڵاتانی زلهێزی دنیا جۆرێک هەوڵیدا ئەو پێگە سیاسی و اقتصادی خۆی لە ناوچەکەی ڕۆژهاتی ناوەڕاست بگەڕێتەوە کە بە بۆچوونی من لەو بارەیەوە توانوێتی مەسائلی جدی پێچێ و دەوری ببینێ و جۆرێک توافق لەگەڵ رووسیا لەگەڵ سین توافقی ئەوەی کە کۆتایی ئەم دۆخەی ئێستا ناوچەکەیە بەرەوێ بەرێ بەشێکەوەی کە مەسەڵەن تا تەنازولات بۆ رووسیا بۆ ئۆکرانیا و هەنێ ڕێکەوتنی کە لەگەڵ وڵاتانی خلیج وە لە هەمان کاتە مەجاالدان بە ئیسرائیل کە چۆن دەوری بینی لە پاشەکشە بە حەماس و حزب الله و لەما کاتە دواتر ڕوخانی ئەسەد و ئەو ئاڵوگۆڕانی کە لە بەرامبەر ئێران ناکرێت ئەمانە واقعەتێکن استراتیژی و سیاسەتێکە کە ئەمریکا دەوری جدی تیابینی وە ئەمریکا هەر بۆ بێژگە لە باڵادەسی بۆ ناوچەکەی لەما کاتە هەوڵدان بۆ زاڵبوون لە ناوچەکەیە لە باری ئابوووریەوە و ئەو ئیتفاقاتانی کە بینیمان لە سعودیە کردی لە وڵاتانی خلیج کردی بە جۆرێک کە لەگەڵ تورکیا هەیەی حتا قسەکردن لەگەڵ ئەحمەد شەرە ئەمانە هەمووی ئەو پاشکوی ئەو سیاستانن کە ئەمریکا باڵادەسی خۆی لە ناوچەکەیە پەیگیرتر بکە زیک فراوانتر بکە و لە هەمان کاتە ئەو مانەوەی چێشمەکێشێک کە لەگەڵ ئێرانە تا ئێستا بەردەوامە کە چەند دانیشتێک کراوە بەر و جارێ مەسەلەکە یەکلایی نەبووتەوە لە هەمان کاتاگەر تەفاسیلی مەسەلەکە لە چوارچێوەی تەفاسیلیا یەکێ لەوانەیە کە مەسەلەن بۆ نمونە پەکەکە چەکدانانی پەکەکە ئەمە هەمووی پەیوەندە بوو بارودۆخەوە لە هەمان کاتە مەسەلەن هەوڵدان فشار خستنە سەر حکوومەتی عێراق بە یەکێ لەوانی کە هەڵۆشانەوەی حەجی شەعبی یا بوو چونە ناوسپاوە بە حەجی شەعبی واتە فشارهێنا بۆ حکوومەتی عێراق بۆ تەسلیمبوونی ئەگەر سەرنج بن حکوومەتی عێراق چارەنووسی حکوومەتی عێراق پەیوەندە بەو گرێبەستانە یا اتفاقاتانی کە یا ئەو چەشم بالملانی کە ئەمریکا لەگەڵ ئێرانێتی کە تا بۆچووی من چوارچێوەی هەمانگی هێزەکانی شیعە چاوەڕێکن ئەم دۆخە بەرەوەی چۆڕە